پێشنیاری ڕێگایەکی ڕاستەوخۆ لە نێوان تەل ئەبیب و هەرێمی کوردستان دەکرێت. بۆچی ئیسرائیل زۆرترین چاوی لەسەر کوردانی سووریایە؟ بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی ئۆرشەلیم پۆستی ئیسرائیلی، شارەزایانی ئابووری و جۆپۆلەتیکی ئیسرائیلی پێشنیازی دروستکردنی ڕێڕەوێکی بازرگانی دەکەن لە نێوان ئیسرائیل و هەرێمی کوردستان. ڕۆژنامەکە نووسیویەتی خەیاڵی ئەوە بکە لە تەل ئەبیبەوە ئۆتۆمبیلێک بەکرێ دەگریت و سووریا تێدەپەڕێنێت و بگەیتە کوردستان. لەو ڕێگایە چەندین گوند و شارۆچکەی جوان دەبینیت کە خەڵکەکانیان زۆر هاوڕێیانن. ڕۆژنامەکە هەروەها دەڵێت ئەو ڕێگایە قازانجی ملیارانی دەبێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەها نووسیویەتی لە بەرزاییەکانی جۆڵان گوندی مەژدەل شەمس کە یەکێک دەبێت لە دەوڵەمەندترین گوندەکانی جیهان بۆ ڕێگەیەکی هەناردەکردنی نەوت کە هێشتا تەواو نەبووە سەرنجت ڕادەکێشێت. بۆڕیەکە لە هەرێمی کوردستانەوە نەوت دەگوازێتەوە بۆ بەندەری حەیفا. ئەوەش باکووری ئیسرائیل دەگۆڕێت بۆ ناوەندێکی بازرگانی گەورە کە ڕکابەری کەناڵی سوێز بکات. ئەو راپۆرتە بۆ دروستکردنی ڕێگای نێوان ئیسرائیل و هەرێمی کوردستان پێشتر پرۆژەی ڕێڕەوی داوت خراوەتە ڕوو کە ئیسرائیل بە هاوڵاتیانی ناوچەکە لە نێویاندا عێراق و هەرێمی کوردستان و ڕۆژئاوا و سووریا دەبەستێتەوە. ئاوکات چەند ڕۆژێکە بەرپرسانی باڵای ئیسرائیل داوا لە ئەمریکا دەکەن کە پێویستە کارێک بکات بۆ پاراستنی کوردانی سووریا لە هێرشەکانی تورکیا و گروپە پاشکۆکانی کە چەند ڕۆژێکە دەستیان پێ کردووە. ئیسرائیل لەسەر ئاستی سیاسی و میدیا گرنگیەکی زۆر بە کوردی سووریا دەدەن. بەشێک بۆ ئەوە دەژێرنەوە کە سووریا هاوسنووری ئیسرائیلە، بەشێکیش پێیان وایە بەهۆی بوونی تورکیایە کە دەیەوێت پاڵپشتی گروپە ئیسلامیەکان بکات بۆ دژایەتی ئیسرائیل. هۆکارەکە هەرچی بێت ئێستا کورد بۆتە جێی بایەخی ئیسرائیل.